بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. عبد الله كريم مسعود رضا ورحمة خواه به هات خزمتي في غمري خواه عليه الصلاة والسلام أفرميت يكم جاربون قيمة خزمتي في غمري خواه عليه الصلاة والسلام هندي قرآن بخين في غمري خواه صلى الله عليه وسلم زور في خوشبو و دەنگەکە لای خۆش بوو، حەزێک کرد گوێ بگری. دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەرچی کاتێ منی ببینی حەزێک کرد گوێ بگرێ لەو قورئانە. فەرمووی علمني من هذا القول الطيب يعني القرآن. فقال رسول الله صلى الله عليه وسلم إنك غلام معلم. فأخذت فيه من فيه 70 سورة منه يتنازعني فيها أحد. وقال فرمي أمي فرمي في غمري خاص صلى الله عليه وسلم وأتا فرمي عبد الله كريم مسعود فرمي في غمري خاص صلى الله عليه وسلم كات قسيك لقل ما وتي فرمي أمي كذا خواني عبد الله كريم مسعود بخوانا وأتا سيون بخوا لدمي في غمر وفرمي عليه الصلاة والسلام مباركي حفتا سورتي قرآن بلبر كردوها عبد الله كريم مسعود پێغەمبەری خوش فەرمووی ئەگەر قورئانتان خوێن مەبەستەکەمانەمەی حەدیثە من أحب أن يقرأ القرآن غضا كما أنزل فليقرأ على قراءة ابن أم العبد. يعني حديثەکەی ترى أفرمي عبد الله كريم مسعود واتەوە کە ئەم دوانە بخوێنن قورئان، چونکە قورئان بە شێوازی ئەمان داوەزیوە، حەزی کردووە پێغەمبەری خوا سەحابەکان فێر بکە کە وەک ئەوان بخوێنن. قورئان شەوەیەک خوێندنەوەی ئینسان بتوانێت تەدەبوری تیا بکە، يعني زۆر پەلە نەبێ کە خۆشی نەزانێت چی بڵێ. برایان ئێمڕۆ دیاردەیە پێیا بووە ئەڵێ بەس خەتمە ئەکەم، لە خەتمەکە بەزەجار ئایەتەکە نیمەی ئەفەڕێنێ، ئەمەنە پەلە ئاکا ئەیپەڕێنێ، ژە بەس بۆی 2 خەتمە بکەم 3 خەتمە نا، 1 خەتمی تەدەبور بکە لە 2 خەتمە باشترە. من هەربی خوێنمەوە ئەو قورئانە و بڕا بەسەرما لەسەر ئایەتەکان ڕانەوەستم ئیسفادەی لێ نەکەم، ئەو قورئانە چی خوێنی تۆ؟ یعنی چی ناوێنەی چی تۆ؟ قورئان بۆ ئەوەی کە فکر کەیتەوە، بۆی داچەڵێکەی هەندێک ئایەت هەیە جوابی خوا بێتەوە، باسی باش دەکا، باسی دۆزەخەکە، باسی داوات لێەکە، ڕێنمایی دەکا قورئان. بۆیە بە وریابین قورئان بخوێنە، بڵێ بە تەدویر بخوێنە، یعنی پەلەی تیا بکە، بەڵام پەلەکە ئەوە نەبێ حەقی ئایەتەکە بخۆی، حەتی سوورەتەکە بخۆی، بەڵکو ئەبێ وریابی بە تەدەبور بێ، بۆی ئەو قورئانە کەمی بە جوانی و چاکی بخوێنیتەوە. خوای گەورە قورئانەکانمان لێ وەرگری ئەوەی کێ دەیخوێنین ئینشاءالله تعالی، ئەوەیشی خوێندوومانە خوای گەورە لامولایەتمان وەربگرێ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم.